سڵاوتان لێبێت و یەکولەکتان پێشکەش دەکەم. سکاڵای یاسایی لەسەر مەسوور بارزانی و قوبات تاڵەبانی و ئاوات شێخ جەناب تۆمار کرا. بەشێک لە فەرمانبەرانی ئیرانیە سکاڵایان لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی و وەزیری دارایی تۆمار کرد. ئەویش بەهۆی دواکەوتن و لێبڕین لە موچەی فەرمانبەران. ئەمڕۆ یەکشەمە بەشێک لە فەرمانبەرانی قەزای ئیرانیە لە داواکاری گشتی قەزاکە سکاڵای یاساییان لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و جێگرەکەی و وەزیری دارایی تۆمار کرد. لە پەیامێکیشدا ئەو فەرمانبەرانە هۆکاری سکاڵاکەیان گەڕاندەوە بۆ ئەوەی بەبێ ڕەزامەندی فەرمانبەران موچەکانیان هەم لێی دەبڕدرێت هەم دواش دەکەوێت. فەرمانبەرانی ئیرانیە داواش لە سەرجەم موچەخۆران دەکەن پشتگیریان بکەن لەو سکاڵایی دژی ئەو سێ بەرپرسە باڵای حکوومەت تۆماریان کردووە. کاتێکی خۆش.